الصبح. كلاك أحمد. السلام عليكم. مسي الصوت شصت. السلام عليكم. مسي الصوت شصت. پیاوەکە میوانمان هەیە. میوان کی؟ دراسی تازه. باش کاک احمد بخیر بێ. ئێشەڵا ڕاستە بیتەوە بەخێر بن دانیشن ئەمانە کێن؟ كلاك أحمد شوني؟ باشن. چێڵی نامە ناستەوە کاک احمد نەوەڵا ئێوە من چۆنە ناسن. بۆ اینجا بۆ هاشامان لێ ناکەی کاک با پێتان بڵێم بڵێ ئەو نەخۆشە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە ئەمە لە کێوە دەمێکە. دەمێکە دەمێکە. عليم من محمد کام محەمەد. أوش تامانة. بەخێبی کاک فەتحوڵڵا. ئەسماناس کاک فەتوڵا کێیە زانم بەخوا من ئاگام لە هیچ شتێک نییە بۆ زانم بەیانی چیم خوارد بووە. کاک احمد ئەگەر بتەوێ بۆ قسانە فریماندەی ئێمە زۆر لەوە باشتر لە تۆ تێگەین کە تۆ چیت بەزەم یاخوا بەخێر بن. إما بو باركا هاتوينوا. پارێکی؟ كاكا من 50 ورقم دايتي بناو نشاني أوي لناو قيسري بوي أشياد كريبو وتت بارم دي براوا 50 ورقم بدايا قدموا قەیسەری من لە ژیامان نەچوومەتە قەیسەری. قەیسەری لەکوێیە؟ عقابي لدرو لقلب كاين بختان بو كاين بیرم نییە شتیوان نییە. کاک احمد تۆ بڵێ ئێمە لە خۆمانەوە بێنە خەبە تۆ بگرن و پارە لێ بسەنین نازانم من هیچ شتێکم بیر نییە نازانم ئەوی کە ئێوە باسیەکەن زۆر عەجیب و غەریبە لای من. ئێمە پیاوەتیمان لەگەڵ کردی کاکە 50 وەرەقەم مای تێبرام وتت بە ناونیشانەی وتە سەیارە ئەکڕم بۆ 3 مانگ فەرموو کاکە ئەوە 4 3 مانگیە من وتم سیارە ئەکڕم ئێستا نازانم شتی هەر نازانم نایە بە خەیاڵما من. كابرا زور سيد ئاخر تۆشی نەخۆشی لە بیرچوونەوە بووم. تۆ خۆت تەواونی دیان فۆقدان زاکیرە زەهایمەڕ. ئازانی چی ئەگەر بتوێ بەم شتانە هەڵمان خەڵەتێنی ئێمەش ئەو نەمناڵنین بەم قسانە وەڵڵاهی من هیچ شتێکم بیر نییە و نەخۆشی لە بیرچوونەوەم و باوەڕتان هەبێ قەنەعەتتان بێ تووشی نەخۆشی بووە وەڵڵاهی براژن من نەخۆش بم ئەم نەخۆش نییە با ئەوە منی ناسم چ ماڵێکە ئەوە بۆی وا لە خۆیکا بۆی پارەکەی منەیتەوە کاکە جاگوێ بگرە سوێن بەخوا ئەو پارەیم نەیتەوە ناڕۆم ئەتکەم بە پارە چونکە من پیاوەتیم لەگەڵ کردی چاکەم لەگەڵ کردی هیچم بیر نییە هیچم بیر نییە ئەوە ژنەم شایەتە کە ئەچمە دەرەوە دراوسەکانم هێننەوە ماڵی خوانم لەبیر جا بابیر بخەمەوە من و تۆ بەیەکە و دوکانێکی فەلافلماندانە نابوو من تۆ ئەچوویتە بازار کامە نوەک ڕزی بوو کامە نوەک خراپ ببوو ئەتێنا لە مەچینە دەدا و ئەتهاڕی ئەکردە فەلافل و دەرخواردی ئەو خەڵکە قوربەسەرە دەدا من تۆ نازانم من ئەو شتانم هەر بیر نییە فەلافلیی بەو ناونیشانەی هەتا مەتەمەکەشیان پێدا خست من مەتعەمم هەبوو هەتا ساحێبی ئەو عەقڵ و خوڕەوەشتەبی بە حیاتی خێر لە خۆت نابینی ژیان بە فێڵ و فڕ و تەڵەکە ناچێتە سەر باش با من بەبیرت دوێنمەوە ئەی بیرتە بە یەکەوە تەلە بەبووین لە مەکتەب هەموو تاقیکردنەوەیەک جەنابەت قۆپیتە کرد مامۆستا ئاها دەسێکری گیرفاندا قۆپێکی دەرهێنای من خۆ پێم کردووە من ئەسەن تۆ هەر ناناسم تۆی چی زارە برادرم نێ سەری و نەزل بێت هەموو برادەرەکەم سەری بە قەدەری گوێزێکە باشە خۆ منە ناستی من محەممەدی هاوڕێ 30 ساڵات 30 ساڵ ڕەفیقی منی من من یەک محەمەوە ناسم سمێڵی ئەمە نابێت من بیرم نییە نەفتیوان نییە ڕەفیقی منین بەخوا تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم ئەڵە بەمانە هاتون ڕەشم لێگەن دە باشە سامان با من شتێشتری بیرخەمەوە فەرموو بیرم نایەتەوە براژن بەڵێ چی بووە ئەگەر بەمە بیرت نەکەوێتەوە قەت بیرت ناکەوێتەوە بیرت دێ جارێک 30 وەرەقەت لە من داوا کرد وتت ژنێکم لە بەغا هێناوە پێویستیم بە ماساریف هەیەوەمان کوێر بم ژنت هێناوە ئەم ژنت هەرماوە بیرپرسی من ژنێکی ئەی هاوار بۆ خاتی کوامە ئێوە هەر ناناسم من ها ئەمە چییە من بیری هیچ شتێکم نییە نامان ناسی ئەمەشت کردووە دان زاکیرەم هەیە ئێستا زاکرێت بۆ دێنمەوە ئەوە چی هەڕەشەم لێکن بەخوا تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم ئەڵە زەهای مەڕێکەوتان خەریکە لێن هەسە ناتوان من تووشی فۆقدان زاکیرە شت کرد بەسی خەڵ زاکیرە ئەو گەڕەوەی کێو کارەبای کوژانەوە